برا خوده گله کشتیت هی سر نگل ناف عربا دا برین دارت هیم خوده وكبر العالم وكبر العالم اما بردم سفارەتی تورکیایە وەک دەبڕی ناڕازیەک داوا دەکەن کە سەفارەتەکەیان دابخرێ بس تنفس حبيبي تعود بالإنسانية يلا نختار على السفير وروح ناڕزایەتی خەڵکە لە بەرامبەر ئەو تۆپبارانەی کە لەلایەن تورکیاوە کرایە سەر زاخۆ ئەمە شو